سە ساڵی ڕابردووی کوردستاندا کاتێک کورد هەوڵی یەکێتی نەتەوەیی داوە یاخود لە بەدەستهێنانی مافەکانی نزیک بووەتەوە، داگیرکەرانی کوردستان یان پەیماننامەیەکی نوێیان دژی کورد واژۆ کردووە یان پیلانگێڕێکیان ئەنجام داوە بۆ ئەوەی کورد نەبێتە یەک و نەگات بە مافەکانی. لە ئێستادا هەوڵێک بە دروستکردنی یەکێتی نەتەوەیی کورد هەیە لە باکوور و ڕۆژاوا و باشووری کوردستان. چەندین لایەنی کوردستانی لە دەوری یەک کۆبوونەتەوە و دەیانەوێت یەکێتی نەتەوەیی کورد پێک بهێنن. بۆیە ئەم هەوڵە دەمانباتەوە بۆ بیری ئەو پیلاننامە و ڕێکەوتنانەی داگیرکەرانی کوردستان لە دژی یەکێتی نەتەوەیی کورد و گەیشتنی کورد بە مافەکانیان ئەنجامیان داوە کە لێرەدا هەندێکیان باز دەکەین. ڕێکەوتن نامەی لۆزان. لە دوای شەڕی چاڵدێران لە ساڵی 514دا کوردستان بەسەر دەوڵەتی سەفەوی و عوسمانیدا دابەش بوو. ئەم دابەشبوونە هەتا ڕوخانی دەوڵەتی عوسمانی بەردەوام بوو. لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی و کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم سیستەمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دروست بوو. هەر نەتەوەیەک دەویست جێگای خۆی لە نێو ئەو سیستەمە نوێدا بکاتەوە. ئەو سیستەمەی کە لەسەر بنەمای دەوڵەت نەتەوە بنیاد دەنرا، کوردیش خواستی ئەوەی هەبوو کە ببێتە خاوەنی دەوڵەت. بەڵام بەهۆی یەک نەبوونی کورد و پلانی دەوڵەتانەوە کوردستان بەسەر 4 پارچەدا دابەشکرا. یەکێک لەو پەیماننامانەی کە لەو سەردەمەدا دژی کورد واژۆکرا پەیماننامەی لۆزان بوو. لە 24 تەمموزی ساڵی 1923 لە شاری لۆزانی سویسرا لە نێوان دەوڵەتی بەریتانیا و فەڕەنسا و ژاپۆن و یۆنان و ڕۆمانیا و سربیا و کرواتیا و تورکیا پەیماننامەی لۆزان مڕکرا کە ئامانج لێی دەوڵەتی نوێی تورکیا و پیاچوونەوە بوو بە سنووری دەوڵەتی نوێی تورکیا. لە پێش ئەنجامدانی پەیماننامەی لۆزان کورد داوای مافەکانی خۆی دەکرد، بەڵام کەمال ئەتاتورک هەندێک لە کوردەکانی بەوە ڕازی کرد کە ئەوان پێکەوە لەگەڵ کورد کۆماری تورکیا ئاوا دەکەن. هەروەها هەندێک لە کوردەکانی نات بۆ واژۆکردنی پەیماننامەی لۆزان، بەڵام لە دوای واژۆکردنی پەیماننامەکە مافەکانی کوردی پشتگوێ خست. بۆیە شۆڕشی کورد دەستی پێکرد لە دژی ئەتاتورک، وەک شۆڕشی دێرسیم و ئاگری و شێخ سەعیدی پیران. لە پەیماننامەی لۆزاندا بەریتانیا و فەڕەنسا و تورکیا نەیانتوانی لەسەر ویلایەتی مووسڵ بگەنە ڕێککەوتن. بەڵام لە ساڵی 1927 لە پەیماننامەی ئەنقەرەدا بە بڕیارێک ویلایەتی مووسڵ کە بەشێکی زۆری باشووری کوردستان دەگرێتەوە لکێنرا بە دەوڵەتی عێراقەوە و خەونی بە دەوڵەتبوونی کورد لە گۆڕنرا. هەرچەند لە پەیماننامە سیڤەری ساڵی 1920 مافی چارەی خۆنووسین بۆ کورد دەستەبەر کرابوو، بەڵام بەهۆی ئەوەی کە کورد نەیتوانی ببێتە خاوەنی هێز و بە یەکگرتووی مامەڵە بکات، بۆیە فشاری تورکە کەمالیەکان بەسەر داواکاری و مافەڕەوەکانی کووردا سەرکەوت. پەیماننامەی سەعەداباد. لە دوای دابەشکردنی کوردستان بەسەر 4 پارچەدا و پشتگوێخستنی خواستەکانی کورد لە ڕێکەوتنامە و پەیماننامەکاندا، جوڵانەوەی ئازادیخوازی گەلی کورد دەستی پێکرد و زۆر جار ئەو جوڵانەوانە پەیوەندی لە نێوانیاندا دروست دەبوو، هاوکاری یەکتریان دەکرد. بۆ نمونە شۆڕشی سمکۆخانی شکاک لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لەلایەن کوردانی باکوور و باشووری کوردستانەوە هاوکاری کرا. ئەمەش دەوڵەتانی داگیرکەری کوردستانی نیگەران کرد. بۆیە ڕۆژی 8 تەمموزی ساڵی 1937 وەزیرانی دەرەوەی هەر 4 وڵاتی ئێران و تورکیا و ئەفغانستان و عێراق لە کۆشکی سەعەدابادی باکووری تارانی پایتەختی ئێران کۆبوونەوە و پەیماننامەیەکیان بە ناوی پەیماننامەی سەعەداباد واژۆ کرد. بە پێی بەندی دووی ئەو پەیماننامەیە ئەو وڵاتانە پابەند دەبن بەوەی ئاسایشی سنوورەکانی یەکتر بپارێزن. بەندی حوتەمی پەیماننامەی سەعەداباد باز لەوە دەکات کە هەر کامە لەو 4 وڵاتە پابەند دەبن بەوەی ڕێگری بکەن لە پێکهاتنی هەر جۆرە جوڵانەوەیکی مەترسیدار بۆ سەر ئاسایشی وڵاتانی دراوسێ. لەو دوو بەندەدا هەرچەند بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناوی جوڵانەوە کوردەکان نەهێنراوە، بەڵام بۆ پێویست سنوورەکانی 3 وڵاتی ئێران و عێراق و تورکیا دەکەوێتە خاکی کوردستانەوە. لەسەر ئەو سنوورانەش تەنیا بزوتنەوە و جوڵانەوەی گەلی کورد هەیە. دەتوانین بڵین کە ئەو بەندە بە تەواوەتی لە دژی هەموو جۆرە جوڵانەوەیکی گەلی کورد نووسراوە. کۆماری مەهاباد. یەکێکی دیکە لەو گەلە کۆمانەی دژی گەلی کورد ئەنجامدرا لە سەردەمی دروستبوونی کۆماری مەهاباددا بوو. لە ڕۆژی 22 کانونی دووەمی ساڵی 1946 قازی محەممەد دامەزراندنی کۆماری کوردستانی ڕاگەاند. دامەزراندنی کۆماری کوردستان لە کاتێکە ئەنجامدرا کە رووسیا لە باکوورەوە بەشێک لە وڵاتی ئێرانی داگیر کردبوو، بەریتانیاش لە باشوورەوە بەشێک لە ئێرانی داگیر کردبوو. هەروەها پارتی دیموکراتی ئازەربایجان دەستی بەسەر ئازەربایجاندا گرتبوو. لە 26 ئازاری ساڵی 1947 بۆی فشاری هێزە ڕۆژاوایەکان و ئەمریکا، سۆڤێت پەیمانی بە حکومەتی ئێراندا کە لە باکووری ئێران ئەکشێتەوە. لە مانگی حوزەیرانیشدا ئێران دەستی گرتەوە بەسەر ئازەربایجاندا
ئەمە بووە هۆی دابڕانی کۆماری مەهاباد لە سۆڤێت و دوجار بووە هۆی داڕمانی. لە سەرەتای دامەزرانی کۆماری مەهاباددا خێڵە کوردەکان پشگیری قازی محەممەدیان کرد، بەڵام دواتر کە مەترسەکان ڕویان لە کۆمار کرد هەندێک لە خەڵە کوردەکان پشتیان بەردا. دەوڵەتی ئێرانیش هێرشی دەستپێکرد بۆ سەر کۆماری مەهاباد. دەتوانین بڵێن ئەزموونی کۆماری مەهاباد نمونەیەکی دیکەیە لە پلانگەڕی نێودەوڵەتی دژی کورد و نەبوونی یەکێتی نەتەوەیی کورد. پەیماننامەی جەزائیر لە دوای شۆڕشی ساڵی 1960ەوە جۆرێک لە خۆبەڕێوەبەری هەبوو لە باشووری کوردستان. هەروەها بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە باشووری کوردستان بەرەو بەهێزی دەڕۆشت. ئەوەش نەک حکومەتی عێراق بەڵکو حکومەتەکانی ئێران و تورکیاشی بێزار کردبوو. بۆیە لە ساڵی 1975 پەیماننامەی جەزائیر لە وڵاتی جەزائیر مۆرکرا لە نێوان عێراق و ئێراندا. البلدين الشقيقين إيران والعراق. بە پێی ئەو ڕێکەوتنامەیە پێویست بوو ئێران دەست لە پشتگیریکردنی کوردی باشووری کوردستان هەڵبگرێت. لە بەرامبەردا عێراق چەند ناوچەیەکی کەنداوی عەرەبی دەدات بە ئێران. لە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەکە حکوومەتی ئێران دەستی لە پشتگیریکردنی شۆڕشی کورد هەڵگرت و شۆڕشی کورد لە باشووری کوردستان ڕوبەڕوو شکستێکی گەورە بووە. مەلا مستەفای بەرزانی کە سەرکردایەتی ئەو شۆڕشەی دەکرد ئاشبەتاڵی ڕاگەاند و شۆڕشەکەی هەڵوەشاندەوە. ڕێکەوتنامەی ساڵی 1970 لە دوای شکستهێنانی شۆڕشی کورد لە ساڵی 1975دا جارێکی دیکە کورد لە باشووری کوردستان دەستی بە شۆڕش کردەوە. چەندین پارتی نوێی کوردی دامەزران. هەروەها لە باکووری کوردستان پارتی کرێکارانی کوردستان دامەزرا. لە هەندێک جێگاش هەماهەنگی لە نێوان پارتەکانی باکوور و باشووری کوردستاندا دروست دەبوون. بۆ نمونە لە ساڵی 1970دا پەکەکە و پارتی ڕێکەوتنێکی 11 خاڵیان بە ئامانجی هەماهەنگی و هەنگاو بەرەو یەکێتی نەتەوەیی واژۆ کرد. ئەوەش داگیرکەرانی کوردستانی هەراسان کردبوو. بۆیە لە ساڵی 1970دا تورکیا و عێراق پەیماننامەیەکیان بۆ بەزاندنی سنوورەکانی یەکدی بە قوڵایی 15 کیلۆمەتر واژۆ کرد بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە هێرش بکەنە سەر شۆڕژگەڕانی کورد لە ناو سنوورەکانی یەکدیدا. پەیماننامەی ئەدەنە لە ساڵی 1991دا ڕاپەڕینی باشووری کوردستان دروست بوو. لەبەرەوەی ڕاپەڕینەکەی باشووری کوردستان پارێزبەندێکی نێودەوڵەتی بۆ دروست بوو، داگیرکەرانی کوردستان ناچار بوون بەدەنگی بنوێنن بەرامبەری. بەڵام لە هەوڵی ئەوەدا بوون نەهێڵن شۆڕشێکی دیکەی هاوشێوە لە پارچەکانی دیکەی کوردستان دروست ببێت. بۆیە کاتێک شۆڕشی پەکەکە گەورە بوو لە پارچەکانی کوردستانەوە هاوڵاتیان باوەڕیان بۆ شۆڕشە لە زیادبووندا بوو، هەروەها لەلایەن هەندێک لەلایەنەکانی پارچەکانی کوردستانەوە پشتگیری لەو شۆڕشە لە زیادبووندا بوو، دەوڵەتانی تورکیا و سووریا لە ڕۆژی 20 دەی ساڵی 1990دا پەیماننامەی ئەدەنەیان مۆر کرد. لە ئەنجامی ئەو پەیماننامەیەدا لە ڕۆژی 9 دەی 1990دا گەلەکۆمەی نێودەوڵەتی سەر عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان دەستی پێکرد. لە پەیماننامەی ئەدەنا سووریا و تورکیا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە سووریا هەر ئەندامێکی ڕەخسنی پەکەکەی دەستگیر کرد ڕادەستی تورکیای بکاتەوە. هەروەها ڕێگەیاندا بە یەکتر کە 5 کیلۆمەتر سنوورەکانی یەکدی ببەزێنن بۆ هێرشکردنە سەر بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد. لە چوارچەوەی ئەم ڕێکەوتنەدا چەندین چالاگوانی کورد لەلایەن سووریاوە ڕادەستی تورکیا کرانەوە. هەروەها سووریا چەندین درامای تورکی دۆبلاژی زمانی عەرەبی کرد و لە سووریا بڵاوی کردەوە لە پێناو ئەوەی کلتور و هونەری کوردی بشێوێنێت. لە بەرامبەریشدا ڕێکەوتنامەی ئابووری لە نێوان تورکیا و سووریادا واژۆکرا. ڕێکەوتنامەی ساڵی 1983 نوێکرایەوە. لە دوای ئەوەی لە ساڵی 2002 بەدواوە شەڕی ناوخۆ لە نێوان لایەنە کوردستانەکاندا ڕاگیرا و لایەنەکان لە هەوڵی یەخستنەوەی پەیوەندیەکانیاندا بوون، بە تایبەت یەکێتی و پارتی و پەکەکە دەوڵەتی تورک و دەوڵەتانی دیکەی داگیرکەری کوردستان لە هەوڵی پلانگەیڕێکی نوێدا بوون. بۆیە لە دوای ئەو فیدراڵی و مافانەی کورد لە باشووری کوردستان بەدەستی هێنا و ئەو پێشکەوتنەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە باکووری کوردستان بەدەستی هێنا، جارێکی دیکە حکومەتی عێراق و دەوڵەتی تورک لە ساڵی 2008دا پەیماننامەی ساڵی 1983یان نوێ کردەوە لە نێوان خۆیاندا بۆ بەزاندنی سنوورەکانیان. لە دوای ئەو نوێکردنەوەیش دەوڵەتی تورک ئۆپراسیۆنی ڕۆژی بۆ باشووری کوردستان ئەنجامدا کە زیاتر لە 10,000 سەرباز تێدا بەشدار بوون، هەروەها فڕۆکەی جەنگی و کۆپتەر و تانک لە ئۆپراسیۆنەکەدا بەشدار بوون. لە دوای کۆتایی هاتنی ئۆپراسیۆنی ڕۆژیشەوە هەتاوەکو ئێستا دەوڵەتی تورک لە چوارچەوەی ئۆپراسیۆنێک کە ناوی ناوە ئۆپراسیۆنی چنگ بەردەوامە لە هێنانی سەرباز و بەردومانکردن لە ڕێگەی فڕۆکەی شەڕکەر و فڕۆکەی بەفڕۆکەوانەوە لە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستان. ڕێکەوتنی دەوڵەتان دوای ڕێفراندۆم
لە ساڵی 2017دا لە باشووری کوردستان بڕیاردرا ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی باشووری کوردستان و جابوونەوەی باشووری کوردستان لە عێراق ئەنجام بدرێت. لە سەرەتای ڕاگەیاندنی ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە هەڕەشەی دەوڵەتانی تورک و ئێران و عێراق بۆ هەرێمی کوردستان دەستی پێکرد. سەرەڕای هەموو هەڕەشەکان لە ڕۆژی 25 نوێی ساڵی 2017دا ڕیفراندۆم ئەنجامدرا. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن دەوڵەتی ئێران و تورکیا و عێراقەوە گەماروی ئابووری و سیاسی خرایە سەر هەرێمی کوردستان. دوجار بە ڕێکەوتنی نێوان ئەو سێ دەوڵەتە لە ڕۆژی 16 ئۆکتۆبەری هەمان ساڵدا هێزەکانی عێراق و حەشدی شەعبی هێرشیان بۆ سەر باشووری کوردستان دەست پێ کرد و لە سایە 52 خاکی باشووری کوردستانیان داگیر کرد. لە دوای ئەوەش ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا وتی لەگەڵ عێراق و ئێران ڕیفراندۆمی باشووری کوردستانمان شکست پێهێنا. دژایەتیەکانی شۆڕشی ڕۆژاوای کوردستان. لە دوای دروستبوونی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و ئەو هێرشانەی لەلایەن چەتەکانی داعش و چەتەکانی سەر بە تورکیا و دەوڵەتی تورکەوە کرایە سەر ڕۆژاوای کوردستان، لە هەموو پارچەکانی کوردستان هەوڵی پێگەێنانی یەکێتی نەتەوەیی درا و کورد لە هەموو پارچەکانی کوردستان هاوسۆزیان بۆ ڕۆژاوای کوردستان دەردەبڕی. بۆیە دەوڵەتی تورک و دەوڵەتانی دیکەی جیهان کەوتن دژایەتیکردنی ئەو شۆڕشە و لە کۆتا ڕێکەوتنیشدا کە لە نێوان رووسیا و تورکیا مۆرکرا داوای زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەدەنەکرا. هەروەها بەپێی زانیارەکان لە کاتی سەردانی مەسروو بەرزانی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان بۆ تورکیا داوای لێکراوە کە هەوڵ بدات بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بایکۆتی سەرکاڵای تورکی بشکێنن کە وەک ڕەمزێکی بەرخۆدانی کوردە بەرامبەر بە داگیرکارەکانی تورکیا. وەگەوەی لە ڕێکەوتنامە مێژوویەکاندا دەردەکەوێت هەر کاتێک کورد توانی بێتی ببێتە خاوەنی هێز و تا ئەستێک هەنگاوی نابێت بەرەو بەدەستهێنانی مافەکانی دەوڵەتانی هەرێمی و دەوڵەتە جلێزەکانی دنیا لە دژی کورد کۆمپلۆیەکی نەونەتەوەیان پێگەێنەوە. بۆیە کە ئێستاش هەوڵی پێگەێنانی یەکێتی نەتەوەیی لە ئارادایە لە باشوور و باکوور و ڕۆژاوای کوردستان، هەروەها هونەرمەندانی کورد لە ئەوروپاوە داوای پێگهاتنی یەکێتی نەتەوەیی دەکەن، بێجگەلەوەش لەسەر ئاستیگەل یەکێتی و هاوسۆزێکی بەهێز لە نێوان هاوڵاتیانی هەموو پارچەکانی کوردستانە پێگهاتووە، دوور نییە دەوڵەتانی داگیرکەرانی کوردستان پلانێکی دیکە بۆ شکست پێهێنانی ئەنجام بدەن. بۆیە جێگەی خۆیەتی بپرسین: ئایا هەوڵەکانی پێگەێنانی یەکێتی نەتەوەیی کورد ئەمجارە دەگاتە ئاماند یاخود نە؟